سلاورز بنرین هجا جه واشنطن پایتخت از جارک دن بخیرات ناودکم دی برنامه کنو ده جه برنامه هفترنگ و جارک دنی از و گرکی به ناو بخش چاند و هنرا رنگین هیوی دکم گو تندرستیا و باش به کیفاوجی لجیبه اما پیشی برنامه خواه جه و ایتالیا دست پی بکن گو لوی ده موزخانه واتیکانی بریاردا گو ریل پیشیا دبر همین تایبت یه هنرمند ناسکری رافائیل وکه پشتی گو پسند کر او هر دو برهم یه رافائیل. موزخانه واتیکان لروژی چهارشنبه اوی که باوریان دکرد دو تابلوی لپیشدا نگیردراو بو تابلو کشی سردمی رنسانس رافائیل بو هموان پردیان لسر لادا. اوان پاشتی کرنویکی فراوان لکاتی نیوکرنوی دالانی کنستانتینی واتیکان رایان گیاند. دو تابلوی دوژن هر کام ممکیکیان دیاره که وکو نمونه بودادوری و دوستایتی که یک لجوارکانی دالانی کنستانتینی رازان دواتوا. 5 ساڵ لە سازدانەوە و نوێکردنەوەی ئەوەی سەرچاو مێژوویەکان مەزەندەیان دەکرد ئەوەی سەلماند بەڵام ئێمە لەم بارەیەوە دڵنیا نەبووین ئاخۆکام لەم دوو تابلۆیە ئەوەی لە پشتیشانمەوە کە دادوەری ناوە یان ئەوەی لە سوچەکە کە دۆستایەتی ناوە لەلایەن خودی ڕەفائیلەوە کێشراوە بە تەکنیکێکی نوێ ڕوون لەسەر دیوار و نەک لەلایەن ئەندامانی خوێندگای ڕەفائیلەوە کە بەوە گەیشتن تابلۆکانی تری ناو هۆڵەکە کە بە تەکنیکێکی ڕەنگاوڕەنگی لەسەر گەچ کێشراوە پاش پرۆژەیەک بووە لەلایەن ڕەفائیلەوە لە دوای مردنی. ئەوانە نمایشەکن لە کارەکانی ڕەفائیل پێشمردنی لە ساڵی 1520 بە پێ توێژێنەرانی مۆزەخانەی ڤاتیکان. ئەم جۆرە تەکنیکە ڕوونە لەسەر دیوار ڕێگا بە تابلۆکێشانێکی وریانە دەدات لە گوزەری جیاوازی نێوان ڕەنگی کاڵ و تۆخ کە بەدەستهێنانی سەختە لە ڕێگەی تەکنیکی ڕەنگ لەسەر گەنجان. جا من لەو باوەڕەدام دەرەنجامی جوانی زۆر گرنگ بوو لە هەڵبژاردننی ئەم جۆرە تەکنیکەدا. ڤاتیکان بریاروا بوو دۆزینەوەی کارەکانی ڕەفائیل لە کۆنفرانسێکی نێونەتەوەییدا بۆ شارەزایانی هونەر لە مانگی ئاپریل ڕابگەێنێ بەڵام بەهۆی پەتایی ڤایرۆسی کۆرۆناوە دوا خراو ئێستاکە لە پێشانگایەکی گشتیدایە. ئێمە بەبێ هاتنە ڤاتیکان ناتوانین ڕوانینێکی هەمەلایەنەمان لەبارەی کارە هونەریە بێوێنەکانی ڕەفائیل و تواناییمان هەبێت. لەبەرچی لەبەرەوەی کاری سەرەکی ڕەفائیل لێرەیە لەسەر دیوارەکانی ڤاتیکان نەک تەنها ئەو فەرشانەی کە لێرە لەم ژوورەدا هەیە و لەلایەن لیۆن فێکسەوە داوا کرابوو بەڵکو ئەوانەش لە پێشدا لەلایەن جولیۆسەوە داوا کرابوو. ڕەفائیل ویناونیگارەکانی بەڕەنگی ڕۆنی کێشە کە زۆر نائاسایی بوو لەو سەردەمەدا بۆ وێنەکێشانی سەر دیوار. بنرین هجا بشک بوج کلیپا هنرمندا کرد سکینه گو ناوی بناوی نازدار اف کلیپ و گلکی تنجی دای راستی اف کلیپا هان گو به او بخوا کردی زازایی لیب سورانی گوتیه و با اوای کی گلکی باش و مدرن او ویدیوهاتی چکرن ایرو سکینه میوانا برنامه هفترنگه و امیهنکی در باسی ناوا خباتی نوی هنری ببن و وکی دنی جی باندورا ویروسا کرونا اف دما نخوش دما آستنگ جبو هنرمندا چاوای چباندور لبرهمی نوان کریه سکینه نها بمره سکینه گلک سپاس بو بشتاری بونا ته برنامه هفترنگ از گلک کیف خوش بوم راستی گو درفتک جمر چی بو ام تبکن میوان و هنکی جی برهمین ته و هنکی پروژه ته درباری پاشا روژه ده بمرا پاروک. از گلیک سپاس دکم جبوی و خوندنا ته که کلوبمان اجی پر که خوشم و بریاوه کسین کو تماشا دکن سلاو دکم و جوانا ساقیه دخوازم گلیک سپاس. سپاس. از دخوازم ورم پیشی وقت ما گوت سر ویروسا کرونا گو باندورک وكم دبين باندورا قالك مازن لجيانا خلقي كري ببراني كسن جو خبات وان لدرفي مالين وكونرمندا كاري تجيم دبين جو قالك كونسرت الاوروبا دابون وقالك ازباردكم قالك جوانا جي دمكد هاتن قرتن نها جبو فيروسا كورونا بيجن تشقص باندور تكريه تشاوا برهمي خو بردوام دك تشتكيا بيجن دريا انترنت ام بيجن يابي وندي تبهنرمندا جو بروجن هبن هون كاربن امبيجن اف دما استنگ درباز بكن. بله
بێگومان هەر قادێکی هوەرێ باندۆراخوا ئەف پێواژۆ جودا جودا دکێ هەنێ قادن هوەرێ هەنە هوەرتێنێ موزیک نینە هەنێ قادن دەبێت و ئەف دەم ژوانە باش وەرە مەسەلا ئینسانین کوردنیویسینن شاعرن ئانژی تێدی شێوەکار بکارن لە ماڵێ پڕ بخەبتن لێ بێگومان دەمێکی شوندا هەر هوەرێکی هەوجێ دەبینێت و خۆ نیشانی خەلکێ بکێ دوێ دەرەدا هەر قادێکی هوەرە ئەس بێژم ڕاستێ پرسکرێکێک مەزنتێ لێ قادا من دە پرسکرێک ڕاستیژی پڕ مەزنن شبرکو کنسرتان دا وقتا کتو دخوازی گفتاروانان دا وری گل هف اف نممکنه یعنی جبوی بیا درفت هیچ آوایی که تونه جبوی که از سری وی پیواجه و شونده وقت هر هواری که خوی موزیکشن من جی گلی که تنگاوی کشاندن لی از خوازم وی پیواجه اینه که پوزیتیف شی بنرخینم دادی اف روشاکو ام هر تم دبزن بیتشتان وقت نابین تشتاره اف پیواژه دویالی ده هنیک باش بکو مرو هنیکی سر خو بفکره سر هنر خو بفکره و بگمان مرو وقت وقت تنگاو دبه ریکوری بازان جد گره میناک گله کی وشان زندی خلقتی که کنسرت زندی چه دیکن من تنجاره کر اجبار کو وقت کوروش تکنیکی نباش به از بجم مرو وج کالیته خو دور نکوه لی مثلا ویدیو شاندنا ویدیو تومارکرنا ستران نوده از بجم اف پیواژه باش بو من جی به اردم altın sesra demek ki per kurt periviya hunermendeki amediye me bevra strani ki kayıt kır evli İstanbul'e ez de Viyana'ya me bevra kayıt kır nahaji em serkarikene bilawcer em dixwazin strani ki kayıt bikin ez hevidarım demin peş rojem peşme de ve bigije gudarvanên xwe yani ez bejim eli پر علین وی یعنی هبون پیواژویا لهنیک شیش بوک ام بفکرن امنیک ورن خوار فکر ما ورن خوار از بجم پیواژوی خراب نبو بله گلک سپاس سکینه تاینا جبو وی درفتی سرکفتنیشتر دخوازم جی کاریت برهمان تر و وکی دنیجی وک جنک کرد هنرمند گوتکار به وی آوایی پیشکتنی بده پیشکش کرنجی هم خلک بیانیره هم خلک کدره و وازاراوی کردیجی بدنگی خطوان تکل دکه و تپیشکشی مدکه گلک سپاس و وی درفتی هیوی دکم کو تندرستیه که باش جبوته و ساغ و سلامت از گلک سپاس دکم جبوی و خواندنا و جبرکو و اف دفته دامن کو اجی دنگی خواب گینم گلی خواه و اجی کس جوره سرکفتنت خازم داد خباته ودا خباته وجی گلک کرینگ من جبوکو ام دنگی خواب گینن انس مروین خواه و ساقیه و جیانه که به تندرستی جبوی و توان هیویدکم گلک سپاس سپاس صعبه بنرین هجا جارک دنیجی ام فتگرن با هنری و ام وی جاریدارن روسیا گو جمارک جه هنرمندین روسی خواستن گوسپاسیا تختوران بکن یه گول سر ویروسا کرونا کار دکن و جواناره تشتکی تایبت چیکرن وکه برهمکی و لناو باجار گراندن کامبری خوب افتور بدین. لە میانەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا پزیشک و کارمەندەکانی تەندروستی بوون بە سوپر پاڵەوانەکانی ڕاستەقینەی ژیان. هونەرمەندێکی شەقام لە ڕێگای هونەرەکەیەوە سوپاس و ڕێزی خۆی دەردەبڕێت وەک نیشانەیەک بۆ بەرزنرخاندنی کاری چاودێر و کارمەندەکانی تەندروستی رووسیا لە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا. ئەم هونەرمەندە بە هەوێری پۆلیمەر پەیکەری بچووک بچووک لە دکتۆرەکان بە شێوەی سوپر پاڵەوان بە چارۆک و پۆتینە سوورەکانیانەوە دروست دەکات کە خەریکی فڕینن بۆ ڕزگارکردنی دنیا. دواتریش کارەکانی بە هەشتەکێکی تایبەت لە ژێر ناوی پاراستنی دکتۆرەکان لە ئینستاگرام بڵاو دەکاتەوە. ناوی خوازراوی هونەرمەندەکە فەندەڵایزیە ئەو دەڵێت کە لە رووسیا ناسراوە بەڵام نایەوێت شوناسی خۆی دەربخات و لە ژێر ناوێکی خوازراودا کار دەکات چونکە ئەو دەیەوێت ڕاوبۆچوونێکی سربەخۆ لەبارەی هونەری شەقامەوە دروست بکات کە پەیوەندی بە ناو شوناسی ڕاستەقینەیەوە نەبێت. فەندەڵایزی و هاوڕێیەکی هیوادارن کە هەندێک لە ڕێکخراوەکان قبوڵی ئەوە بکەن کە هەشتەکەکەیان لە لاپەڕی خۆیان بڵاو بکەنەوە بۆ ئەوەی خەڵک ئاگادار ببنەوە لە دۆخی چاودێرانی پزیشکی لە رووسیا و هەروەها بتوانن لەم ڕێگایەوە یارمەتی دارایی کۆ بکەنەوە بۆ کڕینی پێداویستیە تەندروستیەکان بۆ ئەم کارمەندانە.
من لە کاتی کەرەنتینەدا ڕۆیشتمە لە خۆشخانە و لەوێ بینیم کە چاودێران و دکتۆرەکان چۆن بەبێ دەمامک و دەستکێش کاریان دەکرد بۆ پاراستنی خەڵقی. دواتر بیرم لەوە کردەوە دەتوانم چیان بۆ بکەم. بۆیە هەستان بەم کارێک کە لە ڕێگایەوە بتوانم پارەیەکیان بۆ کۆبکەمەوە بۆ کڕینی کەلوپەلی تەندروستی. ئەم هونەرمەندە بە هەویری تایبەت لە ماڵەکەی خۆیدا لەسەر مێزێک پەیکەرەکان دروست دەکات. ئەو هیوادارە کارەکەی وەڵامێکی پۆزتیڤ وەرگرێت لەلایەن خەڵکەوە. بە مەبەستە بڕیارمدا بۆ کارەکەم لە کەسایەتیە کارتۆنیەکان کەڵک وەربگرم بۆ ئەوەی هەستی ناخۆشی لای خەڵق دروست نەکەم و حەزیشی لێ بکەن. یەکەم وەجبەی کارەکەی فەندەڵایزی کە 7 پەیکەربوون لەسەر دیواری بینایەک لە ڕێگای کارمەندانی شارەوانیەوە لابران. بەڵام فەندەڵایزی دەڵێت کە من هەر بەردەوام و دەست ناکێشم لە کارەکەم. 7 پەیکەری دیکەی بە پەلە ئامادە کردووە بۆ ئەوەی بیان چەسپێنێت بە دیواری بینایەکی دیکەدا لە شەقامی پێتەرسبرگدا. ئەم دچن ئەندەلوسیا لە ئیسپانیا گۆلێدە چالاکیە هونەری vê salê di vê buharê de hatin rawestandin ji ber vîrusa korona. Yek ji wan çalakiya bû jî golvê de xelk her sal dîwarê mala xwe bi rengî spî boya dikin lê vê salê nikarîbûn ka bevdûrê lê temaşe bikin. Plagermatiya werzêhavînê gehiştiye Ewropa. Di gel hêdî sivikirina qedexeyên derkeftinê, xêzanên bajarokê Zehara Dîlasiyê ra dest bi spîkirina dîwarên xaniyên xwe diket wekû her sal. Bi sedan salan, xaniyên Endülûsî bi vî kerestê paqişkirinê dihêne spîkirin. Her wisa bergiriya germa havînê jî dikin. Maria Lona xelka vî taxî, harî deyka xwe xaniyê wê paqiş diket. Porque con esto del coronavirus esto tenemos que desinfectar todo muy bien. Ji ber vîrusa korona me hemî tişt paqişkirin. Niha ez alîkariya dayika xwe dikim ji ber ku ew pîr e û nikare bi durustî vî karî wekî berê bike û wê ji min re got ka rewş berê çawa bû. Gelek nexweşiyên şevbayî hebûn û gelek ajal di hindirê malan de bûn û wan ji me pirtir boyê dikir. Ji ber nexweşiyên bi derêjiya dîrokên wekî taûn, taya zirav, tîf û paqişkirina xaniyan boya dabûnerî tekê civakî. Her wisa ev xaniyên spîyên paqij, ciwaniyek da herêma başûrê Spanya. Çigava seqayê xuşê werzê bihara Endülûsya dest pê kirba, kûlanên herêmê tijî xaniman dibûn û paqij dikir. Lê ev sala ji ber belavbûna vîrusa korona, ev yeke hat bû paşxistin. Durustkirina vî madê geçê, gelek ji mêja ji bapîran hatiye veguhastin. Lê şarezaya berhevkirina wê ya bi sanahî nîne, çunkî madekê me tirsîdar e. û çêdbît bîte egerê sûtina çerm û çavên mirovî. Yo lo aprendí de mi madre. Ez ji dayika xwe fêrî kirêçkirinê bûm. Wan xanî wisa boyê dikir da ku xanî gelek germ nebe û kirêç dijî kêzik û biokan parastine û her wa hemî tiştan paqij dike. Ev xaniyên berê hemî bi kirêcê dahatin boyê kirin. Taybetmendî û ciwaziya vê geçê, welê kiriye ku bîte kerestekê berbelavê erzanî avakirinê. Xelkê Endülûsî ev berengêçê ji çiyayan dîînin. Bene mala xwe paşî li nava avê danin bû mawê rojekê berî dest bi boyaxkirinê bikin. Antes iban a la calera, antes antiguamente lo traían con bestias. Di kevin da xelk diçûne berên geçê û wan bi devaran geçdîna. Dayika min jî diçû berên geçê û 2 heta 3 kîloyên geçê dîna. û dikirine parzînka da otomal da dikirine salkekê de an jî cerigekê da ji ber ku wan tiştên mezin nebûn bikene tê da. Spîkirina xaniyan, ek ji ber belavtirîn dabûnerî tên oliyên başûrê Spanyayê. Ku vedgerîte ve bû destalata îslamiya nîvgirava Îbîryan. Lê hindek belge hene ku ev dabûnerîte bû Misriyên kevin Yûnaniyan û Romaniyan vedgerîte ve. Nûkiya paqişkirina xaniyan bi geçê ne hindiya berbelav e, çunkî pitir dem ji bû duristkirina wê pêdivê ji boyaxa amade. Lê gelek taxên wekî Zehara Dîlasiyê ra, ev ê dabûnerî tê bi zîndî dihêlin. Lê Holanda galeriya herî navdar di cîhanê de tabloyekî ya bi navê Gewdê Mesîh ya Spartî ji aliyê firişta ve wekû donêşin yan jî xwebexşî dan qurbaniyên yê got bi vîrusa korona ketin Covid-19 da got alîkariya wan bikin ew rastî tiştekî gelekî balkêş e ka bevdûr binerin bê ka çawa ev kara bûye. ئەو تابلۆیە کە ئەیسا مەسیحی تێدا دەبینرێت لە دەمێکدا چەند فریشتە لە دەورینە ئێستا لە نێو موزەی نیشتمانی هۆلەندایە و ئەو شوێنەی بەباشی ڕازاندوێتەوە.
موزەکە دوای ئەوە کرایەوە کە حکوومەتی وڵات ئەو بربەستانی لاورد کە بۆ پێشکردن لە بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا بڕیاری لەسەردابوون و دەرگاکەی بەڕووی ئەو کەسانەدا کردەوە کە دەیانەوێت سەردان بکەنەوە. ئەو تابلۆیە کە لە ساڵی 1587 زاینی تەواو بوو لەلایەن بازرگانێکی دەوڵەمەندەوە بە ناوی باب هابۆڵت بە موزەکە بەخشرا. بەڕێوەبەری گشتی موزەکە دەڵێت بازرگانەکە پێشتر بڕیاری دابوو تابلۆکە بفرۆشێت، بەڵام لە دواییدا بڕیارەکەی هەڵوەشاندەوە. After a month into the crisis, چەند مانگێک دوای قەیرانی کۆرۆنا نیگارکێشەکە پەیوەندی بە ئێمەوە کرد و وتی دەمەوێت ئەو تابلۆیە بۆ بیرەوەری قوربانیانی ئەو نەخۆشیە مەترسیدارە پێشکەشی مۆزەخانی نیشتیمانی بکەم و هەروەها کولتوری تابلۆکە زۆر گرنگە و پێویستە پشتیوانی بکرێت. هەروەها وتی خەریک بوو تابلۆکە بفرۆشێت، بەڵام لە کاتی بڵاوبوونەوەی ئەو پەتایە هەڵی وەشاندەوە، بۆیە پێی وابوو کارێکی خێرمەندانەیە. لە کاتێکدا وڵات لە قەرەنتینەدا بووە، بازرگانەکە هەویستی ئەم بەرهەمە کە لەباری داراییەوە زۆر بەنرخە لە ڕووی هاوسۆزیەوە بۆ قوربانیانی کۆرۆنای ببەخشێت. نیگارکێشەکە بازرگانێکی کاری هونەریە کە بۆ ماوەیەکی زۆر لە بازاری هونەری لە ئۆڵد ماستەرزدا کاری دەکرد. ئەو خەڵکی هۆڵندایە، بەڵام لە دەرەوەی وڵات و لە فەڕەنسا و لە ئیتالیا دەژی. پرسی کۆڤید-19 زۆر کاریگەری لەسەر هەبوو، چونکە ئەو زۆر سەردانی وڵاتانی دەکرد، بەڵام لەو بارودۆخەدا کەنەی دەتوانی درێژەی پێ بدات. پێشتر زۆر یارمەتی مۆزەخانەکەی داوە، بەڵام هەرگیز شتێکی ئاوامان لەم کاتەدا چاوەڕوان نەدەکرد. لە میانەی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا موزەکانی دەوری جیهان تووشی دۆخێکی سەخت بوونە و یونسکۆ ناوەندی کولتوری سەربەنەتەوەی گرتوەکان دەڵێت 1 لە 8 موزەکان ناتوانن لەگەڵ ئەو دۆخە بەربەرەکانی بکەن. کاتێک مۆزەخانەکەمان داخست قەیرانەکە لەو پەڕی خۆیدا بوو. ئێمە هەر هەفتەیەک 1 ملیۆن یۆرۆمان لەدەستدەدا، بۆیە ئەم پارەی هەژگار زۆر بوو بۆ ئەوەی بتوانین بۆ کاروباری مۆزەخانەکە تەرخانیکەین. ئەوە لایەنی دارایی، بەڵام بۆ ئەوانەی سەردانمان دەکەن مەسەلەکە زۆر خراپتر بوو، چونکە ئەوان نەیان دەتوانی هونەرەکانی نێو مۆزەخانەکە ببینن. هەرچەند لەسەر ئەنتەرنێت هەفتانە 1 ملیۆن کەس سەردانیان دەکرد، بەڵام خەڵک هێشتاش نەیدەتوانی تابلۆکان وەک خۆی لە نزیکەوە ببینن. هەروەها بەڕێوەبەری گشتی مۆزەخانی نیشتیمانی پێشبینی دەکات کە زۆر کەس پێیان خۆشە لەمە بەدووە سەردانی موزەکە بکەن. هونەرمەندێ چینی ئایویوی یê naskirî got bi gelek xebatên li seranserî cîhanê re dibêj bo penabera ji bo ew pirsên girîng ji bo mafê mirovan vê carî jî ji bo Covid-19 xebatekê dike got maskan alîkariya grupên got maska çê dike alîkariya wan dike ji bo got li xelkê bela bikin. Dîsanê jî destê hunerê di van divê rewşa taybet ya Covid-19 heye û hunermend jî dixwazin got rolekê tê dibîlîzin. 80 ڕۆژ کەرەنتینە بۆ هونەرمەندە ناودارە جیهانیەکەی چین ئەیویوی خۆوتەنی زەمانێکی باش بۆ بیرکردنەوە و ڕوانین لە جیهانی ئێستامان. دروستکردنی ماسکێک پڕ لە هونەر. پەیامەکەش کۆکردنەوەی پارە بووە بۆ ئاوارە و نەخۆشخانەکانی فریاکەوتنی کۆڤید-19. لە سەرەتاوە حاڵاتێکی ئاسایی بوو. ماسکێکم بۆ کوڕەکەم دروست کرده بوو. لە ئینستاگرام پیشانمدا خەڵکێکی زۆر دەیان پرسی لەکوێ دەستمان بکەوێت، حەزیان لێ بوو. منیش بڕیارمدا بیکەمە پرۆژەیەک و بیان فرۆشین و داهاتەکەشی ببەخشینە ئەو ڕێکخراوانەی گرنگی دەدەن بە مافەکانی مرۆڤ و ئاوارە و نەخۆشخانەکان. ئەم هونەرمەندە چینیە ناودارە لە جیهان بە تابلۆ دوور و درێژەکانی و تابلۆی تۆی و گوڵە ڕۆژە و کارە هونەریەکانی ساڵەکانی 2015 و 16 و 17 گەواهی ئەو سەلیقە و شارەزاییە دەدەن کە بەکارەکانی ئەم هونەرمەندە دەناسرێتەوە. ئێستا کاتی ڕاچەنینی هونەرە لەو سەروەختەی مرۆڤەکان ناومێدی دایگرتوون. ڤایرۆسێک شەبڕشێمان لەگەڵدا دەکات بۆ شێوەی بیرکردنەوەمان. ڤایرۆسەکە لە زۆر ڕۆوە گۆڕانکاری هێناوەتە کایەوە، وەک چۆن سەیری خۆمان دەکەین و چۆن لە ژینگە دەڕوانین یان بارودۆخی سیاسی ڕۆشنبیریمان چەند گۆڕانکاری بەسەریاندا هاتووە. هونەرمەندی نەریتی زیاتر بیر لە هۆڵی گەورە و مۆزەخانەکان دەکەنەوە. بۆ نمایش من گوێ بەوە نادەم، پێویستە ئەوەی لە بەردەستدایە شتێک بخڵقێنێ. بە تایبەتی لەم سەروەختی قەیرانەدا مرۆڤەکان بێهیوا و نائومێد دێنە بەرچاو. پێویستە بە هونەر ئەو بۆشاییانە پڕ بکەینەوە. ماوەیەکی کەمە زێدەکەی جێهێشتووە لە بەریتانیاش لە ئاوارەیی دەخوازێ میهرەبان بێت بۆ ئەو خەڵکەی جەنگ ژیانی شێواندون و لای ئەویش ئاوارەی بژارەیەکی ناچاریە.
ئاگای تەواوم هەیە لەو شێوە پەناگیریە لە چین دیومە کە دەستگیر کرام لەو سەروەختەی لەدایک بووم و خێزانەکەم لە مەرفا بوون ئەمە شتێکی نوێ نییە بۆ من تەنها بوون و دوورکەوتنەوە لە شتێک کە ناوی کۆمەڵگایە ئەوەش کەشێکی بێهاوتا بۆ هونەرمەند و نووسەر دەخڵقێنێت واتە بیرکردنەوە لەو جیهانە نوێی تێکەوتویت لە سەردەمی قەیراندا هونەری جۆرا و جۆر دەخرێنە ڕوو لەم سەروەختی بێهیوایی مرۆڤەکان لە هەمبەر ڤایرۆسێکدا هونەریەکان دیسان باسی ژیانەوە دەکەن یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا لە باژارê Auckland lê Amerîka grûpek ji çalakvana daxwaz jê hunermenda kirin got bi hunera xwe û berhemên xwe karibin dîwarê bajar bixemilînin piştî got di xwepêşandana de me gelek çalakiyên hunerî dîtin li ser dîwara sûretin yan wêneyê George Floydiyê got hatibû kuştin ser destê polîsan me hatibûn belakirin vê carê wan çalakvana xwestin got dîwarên bajarên wan bêxemilandin bi rengekî hunerî û ciwan. Li Çaralê navenda bajarê Aucklandê dîwarên darîn di destpêkê de di xwepêşandanên rojên dawîn de bo parastina dikanan hatibû sazkirin lê niha li ser van dîwaran wene têne çêkirin. Aktivîstan bang li hunermendên herêmî kirin da ku werin û van dîwaran bi çêkirina weneyan ciwan bikin. Bi dehan hunermend bi çêkirina weneyan beşdar bûn. Da ku pişvaniya xwe bo protestoyên dijî tundutijiya polîsan û bo George Floyd ku meha borî li Minneapolisê ji hêla polîsek spî ve hat kuştin diyar bikin. Sazkar Aaron Peveres armanca bûyerê amaje dike. Herkes bi şêwazê xwe protesto dike. Ew jî rêka me ya hunermendan e. Em nabêjin ku ew tiştê ku bûye nexirab e. An jî hûn pihêrsin. Hestiyarên ve çi ne? Em hewl didin ku ji bo wê rêderek bidin wan. Teveres husa berdewam dike. Gelek karên cewaz hene. Me bêguman weneya George Floyd çêkir. Li pişt min Amerîkayê resen hene. Gelek tiş hene. Tevahiya berhemên arfîner û mirov çawa dixwazin xwe wisa tînin ziman. Bi wê jî gelek tiştên cûrbecûr hatine çêkirin ku hemî bi aşitî, yekîtî û evînê ye. Hunermendek bi çêkirina weneyê Floyd ya bi duruşma George Floyd namere mijûle. Yekîdin navên mirovên reş yên ku ji hêla polîsan ve hatiye kuştin bi duruşma jiyana reşan hêjayê xîz dike. Dustin Young piştî dîtina banga li ser medya civakî bi hevalê xwe re beşdar bûye wan bi hevra ev wene çêkirine. Ev binpêkirina karanîna desthilatdariya bêsnûr e. Ev demek pir dirêj e ku di civaka me de heye û niha bu herkesî eşkere ye. Ew ne şerê min e. Lê ez divirim ku li pey rêberiya xwişk û birayên xwe bimeşim ku bi nîv şane eş dikişîne. Her wiha Young husa dibêje. Bi rastî niha rengê çermê me ne girîng e. Divê em hemî ji bo dadmendiya nijadî tekoşîn bikin. Bi taybetî piştî her tiştekî ku me tenê îsal dît. Bi wê jî ne girîng e. Divê em bi hevra bisekinin û divê em bihêlin ku ew pêşengtî bikin ji ber ku ew şerê wan e. Dibe got ev mozexane ne gelekî navdar be wekû mozexana Louvre li Parîsê lêbelê ew di sîstema xwişkatiya çalakiya û xebatên yê hunerî lê Bakurê Fransa ev moze dest bi xebatên xwe kirî wê rêlpêşa xelkê bêvekir. Dibe ku ew neqasî xwişka xwe ya Parîsê navdar be lê muzexaneya Lourdes li Bakurê Fransayê xwedî şoptarên dilsoze yên ku ji nû ve vekirina ya sisiya hezîranê de gelek kêfxweşin. Muzexaneya Lourdes piştî girtina ji ber vîrusa korona ya zêdetirê du mehan carek din hat vekirin. Berpirsa muzexaneyê Maria Lavender dilxweşiya xwe tîne ziman. Ez pir keyf xweşim. Ez mîna jinû da zîndî bûme ve. Ji ber ku ez hez dikim ku muzexane zîndî bûye. Lavender dibêje girtina muzexaneyê ku ji ber tedbîran di destpêkê de êş û xemgînî bû. Girtina muzexane ji ber qedexa derketinê destpêkê da êş û xemgînî bû. Ji ber ku tiştê herî giring bû muzexane hatina mirovan ew têkeliya navbera mirovan.
Müzexaneya ku di 2012 de hatiye vekirin li ser deverek madena komire ya kemin hatiye çekirin û maldariya di 35 berhemên hunerî yên ji dema antik û serdema navîn dike. Dema ku ez hatim verê, wekî min çend karên hunerî ji nû ve da keşif kir û min got ev peykerek gelekê ciwan e. Hêrengê wî dibînin? Her wa watin dibêje ku başê ku ew dîsa li mala xwe ne. gelek dilxweşim ku ez li verê li mûzexanê me, li mala xwe me, da ku berhemên hunerî li benda me bibînim. Her wisa em bikarîn zîndîkirina wan bidomînin û xewn û xeyalê bi wan rabikeyn. Di dema girtinê de müzexaneyê li ser internetê hevpeyvîn blog û serdanên zindî yên bi vîdyoyan pêşkeş kir. Heta ku gihîştina nexweşên vîrusa korona yên li nexweşxaneya Lens û niştîcehên ku li malên xwe dibin karantînayê de. Bi armanca kêmkirina rîskên tenduristî û bi cih anîna pîvana durahiya civakî, müzexane mîvanên bi hejmarek sînordarî qebûl dike û serdana bi rêka yek alî ya pêşengehan pêk tîne. Mîvanên ku ji rûbûrû mayîna rêberek müzexaneyê ditirsin, dikarin telefonê rêberên li ser xetê bikin û di derbarê berhemên hunerî de agahdarî bigirin. Tevî ku bernameya wan ji ber qedeqeyan hêdîtir e, hefteya pêşîn de Lur Lens pêşengeha Soil Noir vebike ku lêkolîna karanîna rengê reşe. Bînerên hêja li vê demgişin dawiya bernama xwe hetanî bernama dinê û gerek din di nav bextê çand û hunera rengîn her şad bin û tenduristeke baş were dixwazin bimînin xweşiyê.